جاري أصلي زواج شيء أخوش ويستكان زواج وشيء طبعا خوي قولا لهم خلائقة زواج يدرس كردوا فما ومن كل شيء خلقنا زوجين لها مشتاق من دوانيكم درس كردوا أما تكاملي خلقي بياله واتا هشتك ببي جوتكي ببي بارتنركي لجيانا طواو نابي بو يا اخواي قورا بو مليونها جور كالسر زيوي دوزراوتوا هر هموي لفيروسيكوا لميكروبيكوا حتى وكو اقاتا قورتيني خلائق كالسر زيوي اجين نيرومي دروس كردوا بۆچی نێورمەی دروست کردووە بۆ ئەوەی کە بتوان تەکامل کەن بۆ ئەوەی کە بتوان پێکەوە بژین بۆ ئەوەی کە کەس بە مێشکیانەیەت ئەم ژیانە لەوانەیە لە خۆیەوە دروست بوو بێ چونکە ئەگەر هەر جۆرەی لە خۆیەوە پەرەی سەندە بێت و گەورە بوو بێ ئەگەر نێرەکەی یان مێیەکەی لە مقابلە لە هەمان شوێنە لە هەمان کاتە دروست نەبوو بێ و گەورە نەبوو بێ و دروست نەکرا بێ کەواتە توانای ژیان و بەردەوامیان نەبووە بۆیە خوای گەورە لە هەموو تاکێک جووتێکی بۆ دروست کردووە ئەم تاکەش تەواوکاری خۆیەتی بۆ نمونە لە ئینسانە کە خوای گەورە 23 کرۆمۆسۆمی جووتی یاوە بە پیاو 23 کرۆمۆسۆمی جووتیشی یاوە بە ئافرەت لە هێلکە و لە تەستەکانە ئەم ژمارە ئەبن بە نیوە کە بوو بە نیوە هیچیان توانای ژیانیان نییە واتە مەلێکە بە یەک باڵ ئەبێ بە 23 کرۆمۆسۆمی تاک پێویستەکە باڵێکی تری بۆ دروست بێ بۆ ئەوەی کە بێ بە کرۆمۆسۆمی جووت بۆ ئەوەی کە ژیان بەردەوام بێ جا بەم شێوەیە بگرێ لە هەموو حیواناتە ئەمە حەقیقەتە هیچ حیوانات نییە هیچ حیوانێک نییە لەسەر زەویە غەیری ئەو لێکدانەی لە بینی گوێدرێژ و لە بینی ئەسپاڕۆدا یان لە بینی گوێدرێژ و مای ناڕۆدا هیچ حیوانێک نییە بە تا کرۆمۆسۆم هەموو کرۆمۆسۆمەکان جووتن دوایی لێرەوە دابەشە بنەوە و دوایی لە نەوەکانە ئەبنەوە بە جووت جارێکی تر